بەسەراتی پێغەمبەر عیسا سەلامی خوای لەسەر بێت لە دوو ڕۆ موعجیزەیە. یەکەمینیان لەدایکبوونی بەبێ باوک خۆی لە خۆیان موعجیزەیە، وە قسەکردنی بە مناڵیش کە لەسەر بێشکەیە هەر موعجیزەیە. واذكر في الكتاب مريم إذ انتبذت من أهلها مكانا شرقيا. مريم كاتێک سەلامی خوای لەسەر بێت کاتی هەستی کرد سکی وردە وردە بەرەو گەورەبوونە ڕوا ڕۆی لە پێچێکا بۆ خۆی مایەوە. فاتخذت من دونهم حجابا فأرسلنا إليها روحنا فتمثل لها بشرا سويا. خوای گەورە فەرمێت ئێمە نێرراوی خۆمان بۆ لا نارد لەسەر شێوەی بەشەرێکە جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێت. کاتێکە مەریەم جوبرەئیل بینی هاتۆ بەلای لەسەر شێوەی پیاوێک و حەملیشی هەیە، قالت إني أعوذ بالرحمن منك إن كنت تقيا. پەنا ئەگرم بە پەروەردگار لە تۆ ئەی پیاو ئەگەر تەقوای خوا هەیە لە من نزیک مەبەرەوە. جوبرەئیل پێی فەرموو قال إنما أنا رسول ربك لأهب لك غلاما زكيا. وتی من نێرراوی خوام ئەی مەریەم هاتووم کوڕێکی زۆر زرپ و زین و وتوریات مژدەت پێ بدەم کە ئەدبێت. قالت أنا يكون لي غلام ولم يمسسني بشر ولم أك بغيا. چۆن من مناڵەمە بێت لە کاتێکە کەس دەستی لێ نەدام و کەس نەهاتۆتە لام و من کەسێکی داوێن پیسش نیم بەڕاستیەکەی. قال كذلك قال ربك هو علي هين. ئەی مەریەم پەروەردگارت فەرموویەتی ئەوە لە لای من زۆر ئاسانە مناڵ بدەم بە کەسێ بەبێ باوک ولنجعله آية للناس ورحمة منا وكان أمرا مقضيا. فەرمووی ئەی مەریەم خوای پەروەردگارێکا بە نیشانە و دەسەڵاتی خۆی و ڕەحمەتە بۆ خەڵکیش و مەریەم مناقەشەم لەگەڵا مەکە ئەو کارە بڕاوەتەوە. بیەنە بەرچاوی خۆت چەنێ ناڕەحەتە ئافرەتێک ئەو ئافەتانی کە بە حیا و بە شەر من لە ناکاتە تۆ سکت پڕ ببێ و بەبێەوەی پیاو بێتە لای. فحملته فانتبذت به مكانا قصيا. سکی پڕ بوو ڕۆی لە شوێنێکی چەپە بۆ خۆی دانیشت. فأجاءها المخاض. ژانی مناڵبوون زۆری بۆ هێنا. إلى جذع النخلة قالت يا ليتني مت قبل هذا وكنت نسيا منسيا. ژانی مناڵبوون زۆری بۆ هێنا دەستی گرتبوو بە دار خوورمایەکەوە وتی خۆزگایە پێش ئەوەی ئەم حاڵەتەم ببینایە ئەمردم. و بەڕاستیەکەی خەڵ نەیەزانی مەریەم کێیە. فناداها من تحتها ألا تحزني. خوای گەورە فەرمێت بانگ ما کردێمە فەرمووان ئەی مەریەم دڵتەنگ مەبە قد جعل ربك تحتك سريا. پەروەردگار هەموو ئیشەکانی بۆ ڕایی کردویت هەمووی لە دەستی پەروەردگارایە. وهزي إليك بجذع النخلة تساقط عليك رطبا جنيا. أي مريم و دار خورمان ڕاوەشێنە خورمای تڕ دێتە خوارە و بیخۆ. ئەوەی ئەمڕۆ عیلم سەلمان دوێت ئێوانەیەکەوە حەملیانەیە و کاتی مناڵبوونیانە خورما بخۆن و ولادەتی مناڵەکەیان ئاسانە بێت. فكلي واشربي وقري عينا. بخۆرەوە ئەی مەریەم چاوت ڕۆشن بێ مناڵتە بێ. ئەگەرش کەسێک بینیتی لە ئەوان لە قەومەکەت بڵێ من نەزرم کردووە قسە نەکەم لەگەڵ کەسا قسە ناکەم. عیسای بوو سەلامی خوای لەسەر بێ و مناڵ و مەلۆتکەیەکە و لەسەر دەستی هێنایوە بۆ ناو قەومەکەی خۆی. فأتت به قومها تحمل. هەڵی گرتبوو هێنای. قالوا يا مريم لقد جئت شيئا فريا. وتیان ئەی مەریەم شت لەمە قێزەونتر چییە مناڵت ببێ شود نەکردووە. کۆمەڵگای بوختانچی هەموو کاتێ حازرە. ئەگەر بە چاوی خۆت تاوانێک ببینی دەبێت ستری بکەیت. باسی براکەت خوشکەکەت بکەیت تایەتی غەیبەتە تایانە بوختانە. نوێژی چیەکەین ئێمە والله لە ڕۆژی قیامەتە دەیبینین کە زۆرینەی چاکەکانمان لە گیرفانی خەڵکی ترایە ئەو نەمان بوختان و غەیبەت بۆ خەڵک کردووە بەبێەوەی هیچ لە ژیانی بزانین دەین بوختانی بۆکەن و غەیبەتی بۆکەین. تخوا موسڵمان
ئەهلی ئیسلام و یێما بێت کام ڕێگایە ملشکانی تایە بۆ یەکتری لە ئافرەتێک ناتوانێت هەڵەیەکشی لێ بقەومێت دێها سەر کۆناکێک گەنجێک بەتەمەنێک مەلایەک دکتۆرێک هەر کەسێک کە تۆ ناوێنیت چونکە کۆمەلگای بوختانچی کۆمەلگای دوور لە عیلم و دوور لە ئیمان و دوور لە عەقیدە و هەروە حاڵێتی